دوای ئەوەی 28/11/2018 ئێمە زانیاریمان هەبوو کە پارەی ساختە لە دۆلاری ئەمریکی و دراوی عراقی لە بازارەکانی سۆران هەیە. دەست بەجێ لەلایەن بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتنی سۆران کەسێک دەستگیر کرا و تەسلیم بە بەشی نەهێشتنی تاوانی پۆلیس سۆران کرا. دوای ئەنجامدانی لێکۆڵینەوە دانینا بە تاوانەکەی وەتوانێت چەند کەسانێکی تر دەستگیر بکرێن لەسەر ئەم بابەتە. دواتر لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوام بوو ئیجراعاتی پێویستیان لەگەڵدا کراوە. ئێستا تۆمەتبارەکان بەپێی بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی سۆران بەندن لەلای ئێمە و ئەو دراوەی کە ساختە کراوە هەم دۆلاری ئەمریکیە هەم دراوی عراقیە. بەڕێکەی لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە ناتوانم بڵێم.